لەو خاڵانەی کە لەو بڕیارەیە ئێمە بڕیارمان لێدا ئەگەرچی تاوەکو ئێستا هیچ وادەیەک بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاری نەکراوە و زیاتر لە چەند مانجێکیش دەبێ بەسەر وادەی یاسایی ئەنجومەنی پارێزگاکان تێپەڕیوە. دەنگۆی ئەوەش هەیە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبۆشێنرێتەوە، بەڵام ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان سوورن لەسەر ئەوەی دەبێ هەڵبژاردن بۆ ئەنجومەنەکان بکرێ و وادەیەک دیاری بکرێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنەکان. ئێمە ئێستا دەسەڵاتی قانونیمان نەماوە، ناتوانین بڕیار دەکەین، ناتوانین کۆبوونەوە بکەین، ینی هیچی ئەوانە لە دەسەڵاتی ئێمەدا نەماوە لەم کات و ساتێکی ئێستا قسەی تێدا دەکەین. پەرلەمان دەبێت بە زووترین کات جەلسەڕێک بێخێ لە کۆبوونەوەکەیە بڕیار لەسەر درێژکردنەوەی مودەیەکی کاتی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن، چونکە ئەوە گرینگە ئێمە بیزانین کە دەبێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێتەوە. ئەمەش پێویستی بۆیە کە سەرەتا ئەم مودەیەی کەوە تاوەکو هەڵبژاردنەکە دەکرێت دەبێت بە قانون درێژ بکرێتەوە، چونکە ئێستاکە هیچ قانونێک پشتگیری ناکە لەم درێژبوونەوە، ئەمە ئێکسپایر بوونە و حکوومەتیش تاوەکو ئێستا هیچ قسەیەکی نییە. سەرڕای ئێمانش کە ئەرچی ئێمەش نیە، ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگاکان بزات پارێزگای هەولێر، ئێمە ئەنجومەنی پارێزگای هەولێر نووسراومان بۆ پەرلەمان کردووە، بۆ حکوومەت کردووە کە کاکە خەمێک لە ئەنجومەنی پارێزگاکان بخورێ بە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت، بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ دەنگۆیەک لەسەر کردن و بڕیاردان لەسەر وادەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان بوونی نییە. ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانیش دەڵێت ئەگەر بێت و لەم خولەی پەرلەمان نەتوانرا چارەسەری دۆخەکە بکرێ، پێویستە لە خولی پێنجەمدا یاساکە هەموار بکرێتەوە بە جۆرێک یا تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان درێژ بکرێتەوە یا ئەنجومەنەکان سڕ بکرێن. دەشڵێت ئەمە پرسێکی ئالۆزە، هیوادارم بەڕێو شوێنە یاساییەکان چارەسەر بکرێ. تا ئێستا ئەم پرسە بە ناڕوونی ماوەتەوە، واتە شەرعیەتی یاسایی و کاری ڕەوایەتی ئەوەی کار بەڕێوەبردننی ئەمانی خسۆتە ژێر پرسیارەوە، چونکە ئەبێ ئەمە ڕاستێکیش بزانین ئەمان خۆی حکوومەت نین کار بەڕێکرد بن. ئەنجومەنی هەڵبژێردرا و هەر دەسەڵاتێک کە تەمەنی یاسایی خۆی هەبوو پشتیوانێکی یاسایی نەبوو لە دەقێکا، واتە ناتوانێت خۆی تەمەنی خۆی درێژ کاتەوە. و ئێمە ئەگەر بمانوێن پرسە چارەسەر بکەین، یەکەم ئەبێ هەڵبژاردننی بۆ بکرێت لە کاتی خۆی، و دوای تەقانەمە لە دەرەوەی کاتی خۆشێتی ئێستاکایە بە دیوێکی ترا گەرم پرسە نەکرا، پێویستە خولی پێنجەمی پەرلەمان یاساکە هەموار بکاتەوە بە شێوەیەک لە شێوەکانی یا تەمەنی ئەمان درێژ بکاتەوە، یاخود بە شێوەیەک سەرکردن ڕووبدا ئەوەی کە ئەنجومەنەکان بوەستێنرێت. ئەمە پرسێکی ئاڵۆزە، هیوادارم ئەمە بە شێوەیەکی عەقلانی و بە ڕێوشوێنە یاساییەکان چارەسەر بکرێت. لە 23 ئەم ساڵ وادەی یاسایی ئەنجومەنی پارێزگاکان کۆتاییان هاتوو، بە پێی یاساش ماوەی 3 مانگ بۆ ئەنجومەنەکان درێژکرایەوە بۆ ئەوەی لەو وادەیە کاتێک دیاری بکرێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، بەڵام نزیکەی 4 مانگ بەسەر وادەی یاساییدا تێپەڕیوە. تاوەکو ئێستا هیچ وادەیەک لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە دیاری نەکراوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەو سیستەمە بەڕای من شخصی سیستەمەکە دەبێ پێداچوونەوەی بۆ بکرێت، یان ئێمە ئەنجومەنی پارێزگاکانمان پێویستە یان ئەنجومەنی شارەوانیەکان، یعنی ئەم هەردووە بەڕاستی لە ڕووی سیستەمی ئیداریەوە لە جیاتی ئەوەی کێشەکان حەڵکەن کێشەکانیان تعقید کردووە. ماوەیەک لەمەوبەر سەرۆک وەزیرانی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوە کرد پێویستە لە نێوان ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی شارەوانیدا یەکێکیان هەڵبۆشێنرێتەوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.